خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین لەم تەوەرەمانە باس لە هێز و توانە و بەهرەی خوێندکارە کوردەکانمانەگرین کامیشە و تومانە لە ناوەندەکانی خوێندنە ساڵانە چەندین خوێندکاری نمونەیمانەیە چەندین خوێندکارمانەیە کە ئاستێکی باش پێشکەشەکەن و بێش بیریشمانە چێ چەندین خوێندکارمانەیە کە بەهرەی جوانیان تایە و لەم نێوەندەیە ئێمە خۆمان وابەستە نەکردوێتەوە بە چوارچێوەی وڵاتەکەی خۆمانە و لێرە بمێنین و ئەم کارانە بکەین بەڵکو هەوڵی تر هەیە بۆ ئەوی کە بتوانین تێکەڵی کەلتورەکانی تر بین تێکەڵی بابەتەکان بین کە پەیوەستە بە پەروەردەوە تێکەڵی ئەو بابەتانە بین کە پەیوەستە کە بیناسین کەلتوری تر شارەزابی بە خۆشحاڵیەوە بینین کۆمەڵی خوێندکارمان لەگەڵ مامۆساکانیانە سەردانی کۆریان کردو بەشداریەکی فستیڤاڵی کەلتوری زۆر جوانیان کردووە کۆمەڵی تابلۆی جوانی کەلتوری بە هەماهەنگی و هەندێک تابلۆی کوردیش بە جلی کوردیەوە تێکەڵبوونی کۆمەڵی پرسیار لەبارەی کوردەوە تێکەڵبوونی کۆمەڵی پرسیار لەبارەی کۆریا و لەبارەی کەلتوریانەوە ئەمانە ئاڵگۆڕی فەرهەنگیە بەڵام ئەمەش بۆ خۆی لە خۆیان سوودی خۆی هەیە بێگومانەتوانی ئەبێتە بەشێکی ترنگ بۆ ڕێگاکردنەوە بۆ خوێندکارەکانمان تێکەڵکردنی کەلتورە جیاوازەکان کەواتەوەی کە گرنگە ئێمە ئەمڕۆ لە وێنەکان و دیمەنەکانی شاعی بینین تا چەند ئاشنابوونمان بە کەلتورە جیاوازەکان گرنگە و لە ناوەندە خوێندنەکانمانە ئەم هەوڵانە تا چەند بەردەوامی هەیە بە خۆشحاڵیەوە کە ئەمە هەوڵێک بووە کە توانراوە بە شێوازێکی باش کاری لەسەر بکرێ بۆی کە بتوانە فستیڤاڵێکی فستیڤاڵ نایەن فستیڤاڵ ئاڵوگۆڕێکی کەلتوری چالاکیێکی کەلتوری بۆ ڕۆشتووە بۆی زانیاریمان هەبێ لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا چنار حەسەنمان وەکو بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەی کوردستان و هەروەها بەڕێز مامۆستا بەکر عومەر وەکو بەڕێوەبەری چالاکی قوتابخانەکان و خوێندنگەکانی سلەیمانی کارد و بەڕێزیان ئێستا لایەمە میوان زۆر بەخێربێن بەیانیتان باش سوپاس بۆ ئامادەبوونتان و دەستخۆشیشتان لێکەین بۆ ئەم کارە جوانی کردوتانە و سەردانی وڵاتی کۆریاتان کرد لەگەڵ خوێندکارەکانتانە لێرە شۆڕێز و خۆشەویستیمان بۆ هەموو خوێندکاران و بۆ کەسوکاری ئەو خوێندکارانەکە توانیویانە ڕێگەیەکی باشیان بۆ بکەن لەگەڵ مامۆستاکانی بەس مامۆستا چنار با سەرەتا لە تۆ دەست پێ بکەم وەکو بەڕێوەبەری ئەو کۆمەڵگەیە بەشداری بوونی ئێوە لەگەڵ کۆریا و لەگەڵ ئەو تێکەڵبوونی کەلتوریە چۆن توانیتان ئەم کارە بکەن پێشەکی بەیانیتان باش خۆشحاڵ بووم بە بینینتان ئێمە وەکو کۆمەڵگەی پەروەردەی کوردستان وەفاءن بۆ ئەوەی کەوا کۆیگای منەظەمەی کۆیگا کۆمەڵگەکەمانی دروست کردووە ساڵانە حەزمان نەکردووە بە چەک پێگوڵیان بە کێکێ بەشدار بین لە فستیڤاڵیان لەیان ڕۆژی نیشتیمانیان بە سەمایەکی کۆری کللتوری خۆیان بەشدار بووینە یعنی ئەو خوێندکارانەمان ئەو گروپە تەوقعەکەم لە 2014 بۆ 15 خۆیان تەدریبەکەن تەلەبەمانەیە تەخەڕوجی کردووە ئیستا لە طبە سەحالیەن تەلەبەمانەیە لە پۆلی 12 لە پۆلی 11 هەر لە مناڵیوە ئەچنە ناو ئەم گروپی سەمایە جا ساڵانە وەختێ ڕۆژی نیشتیمانی کۆریا ئەکرێ ئێمە بەشدارە بین بە سەمایەکی کۆری تر هەموو ساڵێ دووبارە بوو بۆ دیاردەیەکەوە حەزیان کرد بمانێرن بۆ کۆریا لەوێش ئەو تێکەڵاوبوونی هونەریە دروست بوو بینی گروپەکەمان وەکو سەمای کۆری وەکو تابلۆیە لە هەڵپەتکەی کوردی لەگەڵ برا کۆریانەمانە بێ بڵێن برا لەبەرەوەی زۆر شتیان هەبوو ناڵێم زۆر شت نزیک بوو لە کللتوری ئێمە لە شێوە لێمە ناچم بەستوانی لە بەڵام بڵێ لە زۆر شتە ئەوە نییە لە معاناتیان وەکو ژیانیاندا ئەنیشن ئەوانیش نەهامەتی شەڕی کۆریایی باشوور و باکووریان هەبوو ئیتر ئەو شتانیان هەبوو تۆزێ نزیک بوو لە کللتوری خۆمان وەکو فەرهەنگ لە فەرهەنگیش لە یەک چونمان هەیە مامۆستا چنار لایەنی فەرهەنگی من بەسیترین شت باسەکەم ئەوان سرودێکیان هەیە وەکو سرودێکی مەسەلەن لای ئێمە سرودە کۆنەکانمان هەیە مناڵان ئەیڵێن وەکو هەلاران و بەلاران وایدانە ئەوان سرودێکیان هەیە بە توور لەبەروی شوێنێکی زراعین فەقیرن هەتا ئیستەی شانازیەکەن بە زراعەکەیان ئەو توورەوە گۆرانیەکی بەسەرەڵێن و بۆتە دیاردەیە بۆ ئەوان و کولتورە ئێمە لە کەلار لە شارۆچکەی کەلار قەزای کەلار لە فلکەیە کراوە توورە بۆ لەبەرەوەی لە کەلار توور زۆر زەرە ئەکرێ مەسەلەن من خۆم کەلاریم
ئەموت باشە ئەم تورە با زۆر بێ لە کەلار پێویستەکە فلکەیەکی بۆ بکرێ بەڵام سێرەکەم لە کۆریا شانازی پێوەکەن گۆرانی بەسرا ئەڵێن ئیتر زانیم کەوا کەلاری و کۆری لە یەکەوە نزیکن دەی دەستی خۆشە مامۆستا بەکر زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێ من پێم خۆشە مادام ئەم سەردانە سەردانێکی کللتوری بووە و کۆمەڵێ نمایش و تابلۆی جیاواز بووە بەڵام لە ڕووی پەروەردەییەوە ئەمە تا چەند سوود بە خوێندکارەکانمانەکەێنێت تا چەندە توانین بڵین ناساندنی کللتورێکی کێە و ناساندنی کللتوری خۆشمانە بە ئەو وڵاتانی تر. سپاسدانەکەم بێگومان سلێمانی شارێکە پڕ لە ڕۆشنبیری و هونەر هەمومانەزانین هەم خوێندکارەکانیشمان بەردەوام ئەو حەز و ئارەزۆیان هەیە کە بەردەوام داهێنان بکەن لە هەموو شتەکانە. بێگومان ئەمەش خوێندکارەکانمان کە زۆر وریاوزی تەڵەن من چاویان ماجەکەم کە 16 خوێندکاری کۆمەڵگەی پەروەردەی کوردستان کە برانە کۆریا بێگومان هیچیان کەمتر نەبوو لەو خوێندکارانەی زانکۆی سیۆل کە لەوێ ئێمە لە زانکۆکە کار و چالاکیەکانمان ئەنجامدا هیچ فەرق و جیاوازیەکیان نەبوو لە ڕووی زمانەوە ماشەڵڵا هەمویان زمانی ئینگلیزیانە زانی وریاوزی تەڵە بێگومان ئینسان کە سەفەرێگەکات زیاتر و زیاتر شت فێرە بێت ئەم کچانەی ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم زۆر کارامە کارەکانی خۆیانیان ئەنجامدا چه سەمای کۆرێکە و چه ئەو تابلۆ هەڵپەرکێک کوردیەی کە ئێمە شانازی پێواکەین کە بەڕاستی منەمێ سوپاسی مامۆستا دلێر حسێن کەم کە مۆسیقا و گۆرانێ کوردەواریەکان ئەوانی بۆنی سلێمانیان لێ دێت ئەوانەی هەڵبژارد وە سپاسی دادە سۆمای جیهاد دڵپاگەکەم کە ئەتوانم بڵێم لە مانگی ڕەمەزانە بە شەوان پرۆڤیانە کرد چونکە ئێمە 24 سێ ڕۆژتین ڕەمەزان بوو من سپاسیانەکەم سپاسی هەموو ئەو مامۆستایانە ئەەکەم هەر لە سەچنار و بەڕێوەبەرەکانی ترست بەهار و ئەوان کە زۆر هاوکاری خوێندکارەکانیان بوون بێگومان بەڕاستی ئەتوانم بڵێم کارێکی زۆر باش بوو ئاڵوگۆڕێکی کەلتوری زۆر جوان بوو لە نێوان ئێمە و کۆریا شتێکی باش بوو بەڕاستی دەستان خۆش بێت مامۆستا چنار ئێوە لەگەڵ کچەکانە هەندێک دیاری وەکو جلوبەرگی کوردی لەمانەشتان بردەبوو بۆی کە پێشکەشی هەندێک لەو کەسانەیەکەن کە بەڕێوە بەری ئەو چالاکیە بوون یاخود بۆ نمونە کاتێک ئەمان دیاریەکانیان وەرەگرت یان کاتێک کە سەمای کچەکانیان ئەبینی هەڵپەڵکی کچەکانی خۆمانیان ئەبینی چۆن باسی فەرهەنگی کوردیانە کرد؟ هەر کۆریا شەعبێکی زۆر زۆر بەسیط و محتەرەمن یعنی ئەوان مجرد تۆ ئەبینن بتناسن نەتناسن سەر وەدا ئەنەوێنن ئیتر دیارەکە گەورە بێ بچووک بێ لای ئەوان هەر دیارە زۆر خۆشحاڵن زۆر احتیمام بە کللتورە دەن ئەوانە تا ئیسە قاپەکانیان قاپە تەختەکانە ئەو دارەکانیان زۆر شت بڵێ چیلکەکانیان هەر حەزەکەن لە شتی کولتوری ئەو جلانەی ئێمەش خۆمان لەبەرمان کردبوو زۆر پێیان جوان بوو ئەمجا دیاریشمان بۆ بردن ئەگەر شیرینی بێ ئەگەر جلی کوردیش بێ هەر زۆر زۆر خۆشحاڵتر بوون ئەوە نەپیان خۆش بوو وەختێ تابلۆ کوردیەکە هەڵپەرکە کوردیەکە کرا حەزیان کرد بەشدار بن بە ئیقاعی خۆیان ئەوان ئیقاعی خۆیان ئەو تەپڵە دەنگ بەرزەکەی و خۆیانیش تۆنی دەنگیان زۆر زۆر بەرزە چەندێ ناسک و بچووکن بەڵام تۆنی دەنگیان بەرزە باوەڕکە بە ماوەی یەک ڕۆژ داخلی پرۆڤەی تەلەبەکانمان بوون توانیان تێکەڵاویە لە بینی ئیقاعی کۆری لەگەڵ تابلۆ کوردیەکەیان کرد لەوانەیە لە ڤیددیۆ بەسیط دیارە من جارێ داچەڵەکیم لە بەرەوەی دەفەکە هەیەڵێ تۆبوو لە حەرب ئاوا زۆر قایم لە دەفەکەدەن بە هێمنی لێ نادەن بەڵام بۆ خۆی کچەکانمان توانیان ئیشەکەی خۆیان بە جوانی بکەن بە ئەکسەوە تەلەبەیەکی جوانمان هەبوو دەفی لێدا ئەوانیش دانیشتن من ناوی جیهازەکان ئالەتەکان نازام لە دوو لاوە داخلی دەفەکەی ئێمەیش بوون بە هەموو حەزیانە کرد کللتوری ئەوان و ئیقاعی ئەوان تێکەڵاوی تێک کللتوری و ئیقاعی کوردی بن ڕاستە مامۆستا بەکر لەگەڵ ئەوەی کە ئەزانین ئەم تێکەڵبوونە بۆ خۆی سوودێکی زۆر باشی هەیە لە ڕووی خوێندکارانەوە ئەگەر لە ناوەندە خوێندنەکانە ئێستا کۆمەڵگاکەی
مامۆساکە لێ بەڕێوبەرە ئەمە بۆ خۆی لە خۆیان ئاهێکی تر بە خوێندکارانەیەتەوە ئاهێکی تر بۆیە کە ورێکی باشتریان باتێ ئەگەر ئەمە تۆزێ گشتگیرکەین فراوانتریکەین ینی بۆ منە ساڵانە بوونی هەبێ نەک بۆ وڵاتی کۆریا بۆ چەند وڵاتێکی تر بێ لە نێو بۆ منە فستیڤاڵەکانیشا بەشدار بن وا ناکات لە ناو سیستەمی خوێندنە خوێندکار جارێکی تر بە وزەیەک و بارەیەکی باشترەوە بەشدار بێت تەمە زۆر ڕاستە بێگومان جێگری سەرۆکی زانکۆی سیئۆل ئەوەی کە جامانەمان کردە سەری بەڵە بینیمان لێک ئەوە چەند بەڵێنێکی یا بەڕاستی من حەزەکەم لێرەشەوە باسی کەم نازانم بڵاو بۆ تۆ یاننا بەڵێنی ئەوەی بە خوێندکارەکانی ئێمە داواتە ئەو 16 خوێندکارە هەر کەسێکیان پۆلی 12 تەواو کرد بتوانن ئاسانکاری بۆ بکەن کە دەرفەتی ئەوەی هەبێ بڕوا لە زانکۆی سیئۆل بخوێنێت ئەمە یەکێک لەو بەڵێنانە بەڵێنی دووەم ئەوە بوو کە بۆ ئەم ساڵ بێتەوە لەسەر بانگێشتی ئەوان زانکۆی سیئۆل بتوانین کار و چالاکیەکان فراوانکەین ئەم ساڵ مەسەلەن ئەو بابەتانە بوو کە هەموو ئەزانین هەڵپەرکەی کوردی و ئەوە بۆ ئەم ساڵ بێتەوە ئەگەر دەرفەت هەبێت هونەری شانۆشی تیابێت و هونەری شێوەکاریشی تیابێت واتە فراوانتریکەین و بەڵێنی سێهەم ئەوە بوو کە لە نێوان کوردستان و کۆریا ئەم جۆرە چالاکیانە کەلتوریانە ببرێتە دەرەوە ببرێتە دەرەوەی کوردستان و کۆریا مەسەلەن ببرێتە سین ببرێتە یابان ببرێتە وڵاتێکی تر ئەمەش بە خۆشحاڵیەوە ئەگەر ئەم خاڵانە جێبەجێ بکەن ئەوە خۆشحاڵیەکی زۆر باشە بۆ ئێمە چونکە هونەر سنوورەکان تێ ئەپەڕێنێ لەوانەیە ئێمە بە شێوازێکی وا چونکە کەلتوری خۆمان بگەێنین بەوان لە ڕێی هونەرەوە چونکە هونەر خۆ دەزانی سنووری نییە چه مۆسیقا شان و شێوەکار لە هەر شوێنێک هەڵپەرکەیەک پارچە مۆسیقایەک هەبێت خۆی ڕاستە و خۆ تەرجمە ئەکرێتە سەر ئەو وڵاتە خۆ ئێمە زمانی کۆریمان نەئەزانی بەڵام توانیمان بە هونەرەکەمان پێیان بڵین کە ئێمە وڵاتێکین کوردستانە ئەمە ئاڵاکەمانە ئەمە جلوبەرگمانە ئەمەش کەلتورەکەمانە بە خۆشحاڵیەوە ئێمە کەلتورێکی زۆر دەوڵەمەندمان هەیە هیچمان کەمتر نییە لەوان لە ڕووی گۆرانی و شەعر و کۆمەڵێشتەوە بۆ نمونە ئێمە یەکێ لە کچە خوێندکارەکانمان کە لە زانکۆی سیئۆل خوێنێت حەزی کرد لەگەڵمان بەشدار بێت ئەو بوو بەجلی کوردیەوە شعرێکی بێکەسی خوێندەوە یعنی بۆ ئێمە زۆر زۆر خۆش بوو ئەی وەتەن مەفتومی تۆم و شێوەتم بیرکەوتەوە یعنی بەڕاستی شتێکی جوان بوو ئەوانی شاعریان هەیە کە لە ئاست و مستەوای فایق بێکەسی ئێمە ناویان هێنا ئەمەیە کەواتە زۆر لە کەلتور و کەڵچەرەوە نزیکین لە یەکتر ئێمە وڵاتێکین زۆر دەوڵەمەندین بە هەموو کەلتورێکی جوان بەڵام ئەوان زیاتر لە ئێمە ڕێز لە کەڵچەر و کەلتوری خۆیان ئەگرن لەوانەیە ئێمە کەمتر بۆ نمونە ئەوان وەک سەچناریش باسی کرد زۆر ڕێز لە شتەکانی خۆیان ئەگرن ڕێز لە داسێکی دروێنە ئەگرن کە وەختی خۆی گژوجیا و گەنم و جۆیان پێ دووریوەتەوە بەڵام ێستا لەوانەیە زۆر دەڕاستە و شتی متەتەوریان هەبێت بەڵام هەر ڕێز لەو داسە ئەگرن لەوانەیە لای ئێمە عیبە بێ ئەگەر داسێک لە ماڵەکە تادا بنیت یعنی شتێکی جوان ئەوان ڕێز لەو شتانە ئەگرن کە بیدایەت پێی ژیاون کە بیدایەت گەیشتوونەتە ئێستا واتە دڵۆب کۆیان کردوێتەوە کە ئێستا وڵاتێکی زۆر گەورەی پیشەسازی و بەتوانان ینی لە ئاستێکی زۆر بەرچاوە ساڵانە پێشەکەون لە دروستکردنی سیارە و چی و ئەنواع داهێنان و شتی جوان بەڕاستی باشە جا بەڕێزت مامۆستا بەکەوەکو بەڕێبەری چالاکی قوتابخانە و خوێندنگەکانی سلێمانی بێگومان تێڕوانینە جیاوازە ئەتەوێت لە هەموو ئەمانە وانە وەربگیرێت و بهێنرێتەوە لە قوتابخانەکانی کوردستان کاری لەسەر بکرێ باسەکەی ئەڵێ ئەمان خوێندکارەکانیان بۆ نمونە قەدری داسێکیان زانێ و قەدری نەریت و فەرهەنگی خۆیان لە ڕاستیا ئەزانن ئێوە ئەمانە لاتان وای چۆنەکرێت لە قوتابخانەکانی ئەمە خوێندنگەکانی ئەمە سوودی لێ وەرگێت وای کە بناغەیەک ئێمە بنین خوێندکاری ئێمە کە ئێستا بەداخەوە وای لێ هاتووە زمانی کوردیەکەی خۆشی زۆر باش نازانێت جارێکی تر لەگەڵ فەرهەنگی خۆیان لەگەڵ نەریتی باو باپیرانی خۆیان ئاشنا بکرێتەوە ئەزانی چۆن سەحەرخان بێگومان هەموو شتێک لە ناوەندی خوێندنەوە دەست پێ کات حەزەکەم ئەوەت پێ بڵێم ئێمە 3 ڕۆژ پێشەوە داوامان کرد لەگەڵ بەڕێز سچنار و بەڕێوەبەرەکانی تر سەردانی کە لە ناوەندەکانی خوێندن بکەین 2 سعات کاتیان بۆ دانان کە سەرمان لێدان بێگومان پێشوازیەکی زۆر گەرم و جوان نزیکەی 2 سعاتێک ماینەوە لەوێ کۆمەڵە پرسیار و شت ڕوویە لە نێوان ئێمە و ئەوانە بەڕاستی کۆمەڵە زانیاری باشمان دەستکەوت یکە لەو خاڵە گرنگانە لای ئەوان خوێندن لە کاژمێر 9 دەست پێکا بۆ نزیکەی 6 و 7 ئێوارە
یعنی نزیکەی 10 بۆ 11 سەعات مناڵان و قوتابیان و خوێندکاران لە ناو ناوەندەکانی خوێندنان دووژەم خواردنیان هەیە شوێنی نووسنیان هەیە دکتۆری تایبەتیان هەیە سەرپەرشتیاری تایبەتیان هەیە ڕێنماییکاری تایبەتیان هەیە شوێنی وەرزش و یاری و هەموو شتێکیان لە بەردەستایە ساڵی دووجار جل وەرەگرن جلی مەکتەب ئەمانە هەمووی لەوێ دەست پێیەکات مامۆستاکانی ئەوان بەداخەوە لای ئێمەکە با بڵێن بۆ نمونە من و کاکە سەرکۆ کە پەیمانگای هونەرە جوانەکان تەواوەکەیت تۆ چیتە ئەوە بۆ ببیتە هونەرمەندێک بەڵام دوای 5 ساڵانێ تۆ مامۆستای ئەبێ ببی بە مامۆستا لەوانەیە من و کاک سەرکۆ حەزمان لە مامۆستایەتی نەبێ بۆ ئەوە نەچووبین بەڵام نا لای ئەوان زۆر هەوڵێن تا ببن بە مامۆستا بە چەند فلتەر و چاوپێکەوتنی گرنگە تێ ئەپەڕن ئەبێ لە ڕووی کەسێتیەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی ئاستی زانیاری و زیرەکی و تەریقەی تەدریس و ئەمانە هەمووی گرنگن بۆ مامۆستا بەڵام کە ئەبێتە مامۆستا ئیتر کادرێکی پەروەردەی زۆر تەواوە مناڵ پێ ئەگەیەنێ ئەو 10 سەعات 11 سەعاتی کە مناڵەکەی لایە لە ڕووی پەروەردە و زانست و فێرکاری و هەموو شتێکەوە هەر مامۆستایە دایک و باوک ئەو ئەرکەی لەسەر نییە کاتێ مناڵەگاتەوە ماڵەوە واجبێکی زۆر کەم 10 دقە بۆ چارێکێت تێناپەڕێت کاتیشانوازانم لە خوێندنگامێنەوە مامۆستا زۆربەی زۆری بەڕێزی ئاماژەی پێی ئەوەی کابن بە مامۆستا لەو بوارەی خۆیان هەبێ بە مامۆستا ینی نەک بوارێکی وەکو خۆت بەڕێز دەڵێی مشانە خوێنەوە بڕم دەوانی بیرکاریان کوردی بڵێمەوە بخۆی واداریشن لای ئێمە ئەم بابەتە بەگرنگیەوە سێبکرێ مامۆستا سنارباسێکمان بۆ بکە ئەم گەشتەتان هەرچێ چێتە کۆریا و ئێستا چەند هاوڕێکیشمان سەردانیان کرد هاوڕێکمان لێوێ بەرزان مشکلەی خواردنیان هەبوو مشکلەتان نەبوو لەگە خواردنی ئەوەیە ئەوەی حەزی لە تەنەوع لە خواردن بکە حەزەکە هەموو شتێ تاقی بکاتەوە مەسەن مەعیدەی من تەحملی ئەو تەنەوعی ناکرد چونکی ترسی گۆشتی بەرازمان هەبوو چونکی ئەوان شتەکانیان زۆربەی ئەکوڵێنن یعنی جگە لە خۆمان کوڵانن دانیشن مەسەن هێلکەکە بە کوڵاوی ئەیخەنە ناو برنجەکە خۆیان زۆر کوڵاوە شت زۆرە کوڵێنن هێلکە ئەوەنە ئەکوڵێنن قاوەیە بێ ڕەنگەکەی تۆزێ ئێمە تەقەبولی ئەو خواردنەمان ناکرد بەڵام هەر خۆمان تەدبیرە کرد بە KFC و ماکدۆناڵد چوونە ماڵی دکتۆر هۆرچۆنیش لە وێنەکانە بینیمان جلوبەرجوان وتم ماڵی تۆ وتە گوندەکەیان بەڵێ ئەوە چی ئۆڵد ڤیلیج بوو ئەو لەو شوێنە تەسویرەکە کراوە ئەڕۆی لەوێ ئەو جلانە ئیتر تۆ جلی جوندی تەوێ وەزیر تەوێ من جلی مەلیکەکەم هەڵبژارد ئەو مەلیکە ئەوە لە بەرەکە ئیتر حتا تەسریحەی قژوشتەکانیش هەمووی بە یەک کۆ یەک دوو ئەکا ئەو تەسریحەتەوێ بەوەنەیە بەوەنەوەنە پارەکەیان وەنە ئەو کراسە لە بەرەکەی بای ئەوەنەیە تۆ ئازادی چجلێ لە بەرکەی هەمووی پاکیش یعنی پێویست ناکە من پێش من یەکێ لەبەری کردووە تەوەقوع بکەی پیسە یەکسەر بینیم خۆم بە چاوی خۆم بینیم ئەو کراسەم داکەن یەکسەر بە خاخێکیان لێدا پاکیان کرد ئامادەیە تا سەحەرخان لەبەری بکە زۆر لەو شتانە یەکێ لەو شتانەوە ئیستیفادەم لێ کرد لە کۆریا زۆر ئەمەلین لە تەعاملە من میوانێکم یە بۆ کۆمەڵگەکە مشرف بێ مدیر بێ هەر کێ بێ ئیشێکی هەبێ دانیشین چایە خۆن قاوا خۆین دوایەوەکەوین ڕوون نایە پێی بڵێم تۆ بۆچی هاتووی ئەوان لەوێ وەکوتم یەک کۆ یەک دووەکە یەک تۆ بۆ فڵانە ئیش هاتووی بەڵێ پرسیارەکانت چییە من پرسیارەکان مەکەم ئەتەوێ مەدانیان بگەڕێی بەڵێ ئەمەوێ مەدانیان گەڕین با ڕسمێ بگرین وەختی لێ ڕسمێ بگرین یعنی کۆتایی هات تەواو من هەم چووم هەم پرسیارەکانی خۆمم کرد و گەڕانەکانی خۆمم کرد و کاتم لەو زۆر نەبرد و کاتیش لە خۆم زۆر نەچوو یادگاریەکیش لەمان لەبین بوو ئەگەر ڕسمەکە بێ و خواحافیز ئەچی بۆ مەطعەمیان ئەوە نییە تۆ دابنیشینانەکە داوا کردوایە و سینەکە بە جێبێڵی بڕۆی پسە لەوە فێر بووینە تەلەبەکانیشمان نازام مەگەر مەطعەمەکە خۆی بڵێ با لە شوێنی خۆی بێ سینەکەی خۆتە بیتە ئەو شوێنە ئیتر تۆ وەزیر بی ئەمیدی جامیعەبی دکتۆر بی پرۆفیسۆر بی هەمووی وەکو یەک
هەمووی وەکوی ئەی کە جوانەوە نەریت یەخوادای خۆشمان ئەوە بێ کەسی وا هەیە هیچ سەرمێزەکە ژێر مێزەکەش دنیای زەوڵ بەجێ زۆر زۆر سپاس بە هیوای بەردەوامتان لەم هەوڵە جوانانە بۆەوەی کە هەم وڵاتانی تر لەگەڵ فەرهەنگی ئێمە ئاشنا بن هەم ئەگەر شتی جوانیان هەیە بگوازرێتەوە بۆ لای خۆشبان هەر سەرکەوتوو بن دووبارە هیوای سەرکەوتنی بەردەوامیتان بۆ خوازین.